لە تەمموزی 2026دا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێدەنێتە چارەکە هەزارەی سێمی تەمەنیەوە یادی 250 ساڵەی سربەخۆیی. ئەم یادە لە کاتێکدایە جیهان بە دوو چاوی جیاوازەوە دەڕوانێتە واشنگتن لەلایەکەوە وەک ئیمپراتۆریەتێک کە خەونەکەی لەناو خۆدا کاڵبووەتەوە و متمانەی لە دەرەوە لەدەست داوە. لەلایەکی دیکەشەوە وەک زەبەلاحێک کە هێشتا چنگەکانی بە توندی بە گەروی جیهانەوە گرتووە و ڕەتی دەکاتەوە کورسی سەرکردایەتی چۆڵ بکات. بۆ دەیان ساڵ خەونی ئەمریکی گەورەترین چەکی هێزی نەرمی واشنگتن بوو بۆ ڕاکێشانی مێشک و سەرمایەی جیهان. بەڵام وەک لە شیکاریەکاندا هاتووە کاتی ئەوە هاتووە جیهان و خودی ئەمریکەکانیش لەم خەونە بە ئاگا بێن. ئەو ئەمریکایی بانگەشەی یەکسانی و دیموکراسی دەکرد ئەمڕۆ بەدەست قوڵترین دابەشبوونی کۆمەڵایەتی سیاسی و ئابوووریەوە دەناڵێنێت. نایەکسانی چینایەتی گەیشتووەتە لوتکە دامەزراوە دیموکراسیەکان متمانەیان لەدەست داوە و کۆمەلگا لەسەر لێواری پێکدادانی ناوخۆییە. ئەو ئەمریکایە کە وەک بەهشتی سەرزەوی وێنا دەکرا جێگەی خۆی داوەتە واقعێکی تاڵ کە تێیدا سەرمایەداریەکی درڕندە ژیانی زۆرینەی هاوڵاتیەکانی هاڕیوە. لەسەر ئاستی دەرەکی قەیرانەکە قوڵترە دروشمی ئەمریکا لە پێشەوەیە و سیاسەتە هەرزەکارانەکانی چەند ساڵی ڕابردووی کۆشکی سپی وای کردووە وڵاتانی دیکە بە تایبەت کیشوەری ئەوروپا و هاوپەیمانە دێرینەکان بەو تێگەیشتنە بگەن کە واشنگتن ئیتر هاوپەیمانێکی جێی متمانە نییە. ئەمریکا ئامادەیە لە پێناو بەرژەوەندیە تەسکە ئابووری و ناوخۆیەکانی خۆیدا هاوپەیمانەکانی بخاتە ژێر پاسی قەیرانەکانەوە وەک ئەوەی لە جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئۆکرانیا بینرا. ئەوروپا ئێستا درک بەوە دەکات کە پشتبەستنی ڕەها بە ئەمریکا بۆ پاراستنی ئاسایشەکەی هەڵەیەکی استراتیژی کوشندە بووە چونکە واشنگتن ئامادەیە هەر کاتێک بیاوێت پشتیان تێبکات یان وەک کارتی فشار بەکاریان بێنێت. سەرباری ئەم وێنە تاریکە و ڕەخنەقوڵانە خوێندنەوەیەکی واقعی پێمان دەڵێت پێشبینیکردنی ڕووخانی خێزانی ئەمریکا ساویلکەییە. ئەو پەیامەی دەڵێت ئێمە ماوین بۆ سەرکردایەتی پەیامێکی بێبنەما نییە. واشنگتن هێشتا خاوەنی گەورەترین و پێشکەوتوترین سوپای جیهانە. دۆلار سەرڕای هەموو هەوڵەکانی بریکس هێشتا شادەماری ئابووری جیهانە. لە سێکتەری تەکنەلۆژیا و زیرەکی دەستکردیشدا کۆمپانیا ئەمریکیەکان کۆنتڕۆڵی جومگە سەرەکیەکانیان کردووە. لە یادی 250 ساڵیدا هەژمونی ئەمریکا لە قۆناغی پاشەکشەی ڕێژەییدایە نەک داڕمانی یەکجارەکی. ئەمریکا ڕەنگە هێزی مۆڕاڵی و ئەخلاقیەکەی لەدەستدا بێت بەڵام هێزەڕقەکەی هێشتا تۆقێنەرە. هەرچەندە سیستەمی تاکجەمسەری کۆتایی هاتووە و جیهان بەرەو فرەجەمسەری دەڕوات بەڵام لەم جیهانە نوێژدا ئەمریکا وەک جەمسەرێکی زەبەلاحی بریندار و تا ڕادەیەک شەڕانگێزتر دەمێنێتەوە.